لە مەراسیمێکدا لە کۆلێجی تەکنیکی ئەندازیاری زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی بە فەرمی پرۆژەی بە ئەلکترۆنیکردنی وەرگرتنەوەی نمرەی خوێندکارانی کۆلێجەکە لە ڕێگەی وێب ئەپلیکیشنێکەوە ڕاگەیاندرا. ئەم پرۆژەیە لەلایەن خوێندکارێکی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانیەوە بەناوی ئومێد جەلالەوە بەرهەم هێنراوە. بەناوی خوا ئێمە ئەمڕۆ لێرە وەستاوین پرۆژەیەک ئەعلان دەکەین کە لە یەکەم جارە لە ئاستی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی شتی وا ڕووبدات، ئەویش بە ئۆنلاینکردنی نمرەی خوێندکاران و یاخود پێدانەوەی کارتی خوێندکاران لە ڕێگای ئۆنلاینەوە. ئێمە بۆ ئەم مەبەستە زۆر سوپاسی پژیرەکانی سەرۆکی زانکۆ ئەندامانی ئەنجومەنی زانکۆ ئەەکەین و سوپاسی ڕاگرایەتی کۆلێجمان دەکەین دکتۆر عەتا و زۆر سوپاس بەنای خۆمەوە بۆ ئامادەبوونی مامۆستا جەلال بەرپرسی هۆبەی تۆمارگەی کۆلێجمان بەڕاستی ئەرکێکی زۆری چێشت و لێرەشەوە بەناوی هەمومانەوە بەناوی ڕاگرایەتی و سوپاسی کاکومێت دەکەین کە خوێندکاری قۆناغی سێی بەشی ئەندازیاری میکانیکە هەڵساوە بە دروستکردنی ئەم سیستەمە سوپاسان دەکەین و ئێستا خۆشەویستان ئێمە لە ڕێگەی سایتێکەوە دکتۆر عەتا و کاکە ئومێد جان پێتان ئەڵێ چۆن کارتەکان وەردەگیرێنەوە بە ئامادەبوونی بەڕێستان و بە ئۆنلاین ئێمە لە ڕێگای ئەپلیکیشنێکەوە لە ڕێگای مۆبایلەکانتانەوە ئەتوانین ئێمە کارتەکان وەرگرنەوە. دووبارە بەخێراتتان دەکەم و زۆر سوپاسی ئامادەبوونی ئێوە دەکەم سوپاس بۆ کاتێککە بە ئێمەتان بەخشی و بەڕێز ئێستا داوادەکارم لە دکتۆر عەتا بێ قسەیەکمان پێشکەشکە فەرموو. ئەم کاتان باش جارێککە سوپاس بۆ ئامادەبوونتان ئەرکتان کێشە مامۆستایانی بەڕێز خوێندکاران ئامادەبووان بێگومان هەروەکو درێژە پێدەر بۆ قسەکانی مامۆستای بەڕێز مامۆستا محەممەد ئەم سیستەمە کە ئەکرێت لە پێناو خزمەتکردنی زیاتری خوێندکاران و پرۆژەکەش خوێندکاریە و خۆبەخشی خوێندکاریە و بۆ خزمەتی خوێندکارە. بۆیە لێرەوە ئەمەوێ بە ناوی سەرۆکاتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی و خودی بەڕێز کاکتۆر ئالان وەکو سەرۆکی زانکۆ و سەرۆکی ئەنجومەنی زانکۆ هاوکاریکی زۆری کردین، پشتگیریکی زۆری کردین بەڕاستی کە جێگەی دەستخۆشیە و هەموو کاتێکیش تەوسیاتی ئەو بۆ ئێمە ئەوەیە کە لە خزمەتی ئەو پرۆژانە بین کە لە خزمەتی خوێندکارانە. ئامانجی سەرەکی ئەم پرۆژەیە ئەوەیە کە ئەو خوێندکارانەی کە لە دەرەوەی شارن و تەنانەت ئەوانەی کە لە ناو شاریشن بۆ وەرگرتنەوەی نمرەکانیان کارتەکانیان مەصرفێکی زۆر و پارەیەکی زۆر سەرف دەکەن لە کەلارەوە لە نازام لە کفریەوە لە شوێنە دوورەکانی ترەوە هەم خەتەریاتی سیارە و هاتوو چۆ ئەوانە و هەم پارەیەکی زیاد سەرفەکە بۆی بێتەوە نمرەکەی وەرگێ. ئەو ڕێگەیەمان کورت کردەوە لە ڕێگەی ئۆنلاینەوە نمرەکەی وەربژیرێتەوە. ئەم پرۆژەیەکی خۆبەخشی خوێندکاریە بەندە بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆ لەگەڵ ڕاگرایەتی کۆلێجی ئەندازیاریە کە زۆر هاوکاری کردین پشت و پەنامان بن بۆ ئیشە توانیمان ئەم پرۆژەیە ساڵی پار وەکو تێست بۆ 3 جار دەرەجەی پێبینەوە بۆ هەموو قۆناغەکان بڵێن. ئەم ساڵ سیستەمان بوو بە سیمیستەرات تەمانێوەکو قۆناغ یەک زۆربەتان و لەگەڵ بەشی نەوت و زە ئەمانە توان بە سیمیستەرات کارتی خۆیان وەرەگرنەوە هەر سیمیستەرە هەر بەمە بەم سیستەمە وەرەگرنەوە. ئەو کۆدەی کە بە بەڕێستان درراوە ئەمڕۆ پێم وایە پێدرانیان دوێنێ و ئەمڕۆ ئەم کۆدە تا کۆتایی ساڵ پێتانە هەرم کۆدە بەکارهێنەوە بۆ ئەکسسکردن بۆ ویبسایتەکە تەبان ئەپلیکیشنەوە ماوەیەکە بە هەر بە ئەپلیکیشنش وەرەگرنەوە ویبسایت نامێنێ ئەتوان لەسەر کۆمپیوتەر موبایل و هەر پلاتفۆرمێک بەکاری بێنن هیچ کێشەیەکتان نابێ. وەکو سیستەمەکە حالیان تەنها دەرەجاتی پێوەرەگرنەوە ئینشاءڵڵا بۆ ساڵی داهاتوو بەڕێز ڕاگر و کە باسییان کرد چی بکەین هەنێ هەنگاوی ترمان نەبێ یانە هەنگاوە کار ئاسانیەکە بۆ ئێوە هەنگاوەکە کە هیلاک نەبن. ئێمە ماندوێتی ئەگەڕێنەوە من وەکو بەندە هەچێکم پێ بکرێت ئەیکەم و هەر بۆ کۆلێژەکانیش لەسەر ڕاستپایی دکتۆر ئالان ئێمە ئەتوانین یعنی ئەم پرۆژەیە بۆ ئەوانش پێشکەش بکەین و بتوانین خزمەتی خوێندکارەکان کەش بکەین یانش مەژنی هەر ئەندازیاری بن ڕاستە ئێمە و کۆلێجی ئەندازیاری بەم ئیش هەڵساین بەکەم کەس بەڵام بۆ ئەوانیش هەمان شتە و هەمان زانکۆی خۆمانە و خزمەت بە
گەل و نیشتیمانی خۆمانەکەین ئینشاڵڵا بەڕێزان ویبسایتەکە زۆر ئاسانە تەنها ئەکسیسیەکەن ئێستا لە کاتی کردنەوەیە بەڕێز دکتۆر عەتا کە ئەکتیڤیەکات ئێستا وەکو بڵێن ئیعلامکردنی بۆتان ئێوە ئەتوان هەر ئێستا دەرەجەکانی خۆتان وەربگرنەوە لە هەر خۆناکەگەر خەتان پێ تەوان هەر لە مەراسیمەکەدا لەلایەن ڕاگری کۆلیجی تەکنیکی ئەندازیاری و خوێندکار ئومێد جەلال بە فەرمی ئەپلیکیشنەکە چالەکرا و دەست بەکار بوو. خوێندکارانی شتایشی خۆیان ئاراستی داهێنەری بیرۆکەکە و ڕاگرایەتی کۆلێجەکان و سەرۆکایەتی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی کرد بۆ جێبەجێکردن و بە ئەنجام گەیاندنی ئەم سیستەمە ئەلکترۆنیە لە کۆلێجەکەیان. ئەم پرۆژەی بە ئۆنلاینکردنی سیستەمی نمرەکان پێشکەوتنێکە بۆ زانکۆمان کە ئەمە یەکەم جارە لە زانکۆی پۆلیتەکنیک ئەمە ئەنجام درراوە بەڕاستی ئەمە خۆی لە خۆیدا پێشکەوتنە لەبەرەوەی کاراسانی بۆ خوێندکاران بۆ نە لە دەروی وڵات خوێندکارانی داخلیە خود لە دەرەوەی شارنایانەوە بۆ وەرگرتنەوەی نمرەکانیان بە شێوەیەکی ئۆنلاین دەتوان نمرەکانیان وەرگرنەوە من دەستخۆشی لە کاگومێن دەگەم کام سیستەمەی دروست کردەوە کاوای کردو کاراسانی بۆ خوێندکارەکانمان بکە و بتوانین بە شێوەیەکی ئۆنلاین و نمرەکانمان وەرگینەوە هیوادارین لە ساڵانی داهاتووە هەموو سیستەمەکانی زانکۆمان نەکرد نمرەکان بکرێ بە شێوەی ئۆنلاین تەنانەت وەرگرتنی خوێندکاران کە سەرەتای ساڵ خوێندکارەکان وەرنەگرێت پێویست ناکە خوێندکار پەیوەندیکە بە زانکۆ و دوای چەند هەفتەی دەستکا بەدەوام ئەوش بە شێوەی ئۆنلاین خۆی تۆمارکە لە زانکۆ و لە تۆمارگە بەرەو پێشچوونی زیاتر بەڕێوەبرێت. بەڕاستی جێگەی دەستخۆشیەکە لە هەم لە سەرۆکایەتی زانکۆ هەم لە ڕاگەیەنەتیش کە توانیان ئەم کارە بە ئەنجامدەن بۆ ئاسانکاری بۆ هەموو خوێندکارێکە بتوانێت پێشەوەی کە بڵێن بە ئۆنلاین وەرگرتنەوەی ئەم دەرەجانە سوودی زۆرە بێ بۆ تەلەبەمان هەیە ئێمە لە زاخۆیەت یان هەمانە لە کەلار کفریەمانەکەیەت کەمە ڕێگەی بۆ کورتکردنەوە بەڕاستی استفادەیەکی زۆرە بێ شڵان لە ساڵانی داهاتوو ئەگەر بتوانن ئەم سیستەمە وا لێ بکرێت چەند ڕیجستەرێکی تریشمان هەیە کە بتوانن هەمووی کە بەم ڕیجستەرانە هەمووی بە ئۆنلاین بکرێت بۆی کاری تەلەبە ئاسان بکرێت. ئەم پرۆژەی بۆ خوێندکاران سوودێکی باشیە بێت چونکە کۆمەڵی خوێندکارمانە لە دەروی شارە یان تەلەبەی داخلی ناتوانن لە کاتی وەرگرتنەوەی ئەنجامەکانە بێنەوە بۆ زانکۆ ئەمە کار ئاسانیە نەک بۆ ئەوانەی ئەوانە بەڵام بۆ تەلەبەکانی ناو شاریش. سەرەتا من دەستخۆشیم هەیە بۆ ئەم خوێندکارە ئەم ئەپلیکیشنیان دروست کردو بۆ ئێمە چونکە ئەمە بۆ ئێمە زۆر ئاسانکاریە ئەتوانین ئێمە نینەوە هەموو کاتێک و ڕێگان نەبڕین بۆ ئێمە ئاسانترە بێ هەم سەردەمی پێشکەوتنە ئەتوانین لە ڕێگەی تەکنەلۆژیاوە نمرەکانی خۆمان وەرگرینەوە. لای خۆشیانەوە مامۆستایانی کۆلێجەکە پرۆژەکە بە گرنگ وەسف دەکەن و تاوی هاوکاری و پشتیوانی خۆیان بۆ سەرخستنی پرۆژەکە و هاوکاریکردنی خوێندکارانی دووپات دەکەنەوە. بە دەستخۆشیەوە ئەم پرۆژەیەکە جێبەجێ کراوە شێوازی با بڵێن بە ئۆنلاین وەرگرتنەوەی نمرەی خوێندکاران لەلایەن با بڵێن بەرنامەکەەوە بەڕاستی ئێمە زۆر دەستخۆشی لەم بەرنامەیە ئاکەین ئێمە بەش حاڵی خۆمان وەکو قسمەکەی خۆمان یەک قۆناغمانە یەک مەرحەلەمانەیە کە تەنها قۆناغی یەکە نظامی سمسەرات ئەمەش بەخۆی نظامێکی تازەیە ئەم ساڵ تەنفیز کرا نظامی سمسەرات بەڕاستی تۆ لە ساڵێکە دوو جار لایەنی کەم تۆ وەک بڵی دوو فاینەڵت هەیە هەم سەمسەری یەکەم هەم سەمسەری دوم دوو جار خوێندکار ئەبێ نمرە وەربگرێتەوە بۆیە زۆر کار ئاسانی بۆ بەشەکەی ئێمە کردووەکو خۆمان کە لە ڕێگەی ئۆنلاینەوە ئەتوانێت خوێندکار هەر خوێندکارە و حسب با بڵین کۆدی لژنەی امتحانیەکەی کە ئێمە بۆماندانەوە کۆدێکی تری وەرگرتو بۆم کۆدە داخڵ ئەبێت لە بەرنامەکە ئەتوانێت دەرەجەکانی خۆی بزانێ پشتیوانی خۆ بە پشتیوانی هەموو ستافەکە و هەموویش بە پشتیوانی سەرۆکاتی زانکۆ توانیمان بەسەرکەوتوانە کارەکە ئەنجام بین و لێرەوە من با بڵین پیرۆزبایی لە خوێندکارەکانی خۆمانەکەین بەوەی کە توانیمان ئەم سیستەمە تازەیان بۆ پێشکەش بکەین ئاسانکاریەکی زۆرە بۆ ئەوان و هەمیش ئێرە بە دەرفەت دەزانم کە من پیرۆزبایی لە خوێندکارەکانی وەرگیراوی ئەم ساڵمان بکەین لە کۆلێجی ئەندازیاری کەوا بە سیستەمێکی نوێخن سیستەمی وەرزی کە ئەمە سیستەمێک ئاپ تو دیت یعنی سیستەمێکی زۆر تازەیە بۆ ئەوان با بڵین بوارێکی زۆری زانستی فراهەمەکە. چاڕوان دەکرێت بە هاوکاری سەرۆکایەتی زانکۆ و ڕاگرایەتی کۆلێجی تەکنیکی ئەندازیاری بەرە بەم پرۆژە ئەلکترۆنیە بدرێت و خوێندکارانی تەواوی کۆلێج و پەیمانگاکانی زانکۆی پۆلیتەکنیکی سلێمانی لێی سوودمەند بن.